لە کۆنگرەکەدا وێڕای گفتوگۆی قوڵ و ڕاگەیاندنی داتا و توندوتیژەکان هەڵسەنگاندن لەسەر هۆکار و چارەسەریەکانیان گەیشتنە گەلێک بڕیاری گرنگ لەوانە: یەک، کردنەوەی خولی پەروەردە بۆ تەواوی ژنان بێ جیاوازی فکر و سیاسی بە تایبەتی بۆ ئەو ژنانەی کە داخوازی کارکردن و خزمەتکردنیان هەیە بۆ ژنان و تەواوی کۆمەڵگا. دوو، بەردەوام دەبین لە هەڵمەتی بەڕێخستنکردنی ژنان بە دروشمی پێویستە یەک ژن بێ ڕێخستن نەمێنێت لەسەر بنەمای ڕێخستنی جەماوەری و کۆمین و ئەنجومەنی ژنان بنیاد دەنێن و کار دەکەین بۆ ئەوەی ژنان ببنە خاوەن ڕێخستنی سربەخۆی ژنانە لە هەموو جێیەکدا. هەروەها گرنگی دانە بە خەباتی ژن لە شارەکانی عێراق واتە بەڕێخستنکردنی ژنانی عەرەب و تورکمان و ئاشووری و هەموو باوەڕێ جیاوازەکان کە ناوەندەکەی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی ناوینە وەک کەرکووک و خانەقین و دووسخورمات و مووسڵ. سێ، لەگەڵ بەڕێوەبردنی زۆرترین هەڵمەت و کەمپینی جۆراوجۆر لە دژی هەموو کۆمەڵکوژی و توندوتیژیەکانی سەر ژناندا کار دەکەین بۆ کردنەوەی شوێنێک بۆ پاراستنی ژنان شەڵتەری ژنان. چوار، بەرامبەر بە هەڵوێستی ئەو ژنانەی کە لە سیاسەتدا هەلپەرستن و ڕووکەشین لە ناو کێبەرکەی دەسەڵاتدان لە ڕاستی ئێش و ئازارەکانی کۆمەڵگا دابڕان و تێکۆشانی بەهێز لەسەر بنەمای هێڵی ئازادی ژن بەڕێوە دەبین و مۆدێلی نوێی پێشەنگی ژن لە سیاسەتدا پێش دەخەین کە نمونەی ژنێکی خۆبەخش و فیداکاری خاک و نیشتیمان و عاشقی گەلی خۆی بێت. لەبەر ئەوەی ڕێبەر ئاپۆ زۆرترین خزمەتی بە تێکۆشانی ئازادی ژن کردو و ناوەندی جیهانبینیەکەی تێکۆشانی ئازادی ژنە و توندکردنی گۆشەگیری بەندە بەو پێداگریانەی کە لە پێناو بنیادنانی شۆڕشی ژندا بەڕێوەی دەبات. بۆیە ئێمە پێمان وایە تێکۆشان لە پێناو ئازادی ڕێبەر ئاپۆ ئەرکێکی هەموو ژنانە و وەک ڕێکخراوەکەشمان بە ئەرکی خۆمانی دەزانین تێبکۆشین لە پێناو ئازادی بەڕێزیان. ئەنجامدانی چالاکی دیموکراتی و بڵاوکردنەوەی فکر و ڕامانی بەڕێزیان لە پراکتیزەکردنی تێزە فکریەکانی لە پێناو چارەسەری پرسەکانی ژندا. شەش، لە ڕێگەی چالاکی جەماوەری و هوشیاری و سیاسی و فکریەوە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تەواوی داگیرکاریەکانی سەرخاکی هەرێمی کوردستان و عێراق دەبینەوە، بە تایبەتی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی فاشست لە ڕووی سەربازی و سیاسی و ئابووری و کلتوری. بۆ ئەو مەبەستەش چەندین کەمپینی هەڵمەتی جیاواز ڕادەگەێنین. حەوت، لە چوارچێوەی سەر لە نوێ بنیاددانەوەی کۆمەڵگە پرۆژە گەڕانەوە بۆ گوندەکان بە پێشەنگایەتی ژنان. پێش دەخەین هەڵمەتی قەدەغەکردنی کاڵای بیانی و گرنگیدان بە خواردن و کاڵای خۆمانە ڕادەگەێنین. هەشت، تێکۆشانێکی ڕادیکاڵ و ئایدۆلۆژی سیاسی بەرامبەر بە کۆمەڵکوژی ژنانی شەنگال بەڕێوە دەبین بۆ ئازادی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هێرشی داعش هاتوون و ئەوانەی کە دیلی دەستی داعشن بە دروشمی نا بۆ کۆمەڵکوژی ژن و ئازادی ژنانی شەنگال. ئازادی مرۆڤایەتیە. هەتا ئازادکردنی تەواوی ژنانی شەنگال لە دەستی داعش بەردەوام دەبین لە ئەنجامدانی چالاکی هەتا ناساندنی ئەم کۆمەڵکوژیە وەک جینۆساید لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە بەردەوام دەبین و پشتیوانی لە سیستەمی خۆبەڕێوەبردنی شەنگال دەکەین. لە ڕووی ڕاگەیاندنەوە کار دەکەین بۆ زۆرترین ڕاگەیاندن کار کە پێ بگەن بۆ ئەوەی ڕاگەیاندن بکەوێتە خزمەتی تەواوی کۆمەڵگا و ڕەگەزگەرایی لە ڕاگەیاندندا کۆتایی پێبێت. بۆ ئەو مەبەستەش چەندین خولی پەروەردە و ڕاگەیاندن بەڕێوە دەبین. لە دژی ئەو بەند و مادە یاسانەی تێکۆشان دەکەین کە بە زەهنیەتی ڕەگەزگەرایی نووسراونەتەوە یان ئەو هەوڵدانانە کە دەخوازن بە تەواوی یاساکانی داعش جێبەجێ بکەن. بۆ ئەو مەبەستەش لەگەڵ پێشخستنی پرۆژە یاسای نۆژەن چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدەین لە هەمان کاتدا ئەو یاسانەی کە بە ئاڕاستەیەکی دیموکراتی و هاوسەنگی ڕەگەزیدا هەموار کراون کار دەکەین بۆ پراکتیزەکردنیان. هەر لە کۆنگرەکەدا گەلێک گۆڕانکاری گرنگمان لە بەرنامە و پەیڕەوی ناوخۆی ڕێکخراودا ئەنجامدا
بۆ ڕاپەڕاندنی تەواوی بڕیارەکان و لە پێناو گەیشتن بە چارەسەری ڕیشەی بۆ کێشەکانی ژنان و هەموو کۆمەلگا و هەروەها بنیادنانی سیستەمێکی ڕێخستنی بەهێز بۆ تەواوی ژنان و گەرنتی ئازادی ڕاستەقینەی بودنیانانەوەی کۆمەلگا لەسەر بنەمای دیموکراتی خۆ بەڕێوەبردن و جێگیرکردن ژنانی ئازاد لە کۆنگرەدا کە لە کەش و هەوایەکی دیموکراتیانەدا 19 ژن وەک ئەندامی گشتی ئەنجومەن ڕێکخرا و هەڵبژێردران. کۆنگرە بە مۆراڵێکی بڵند و بە پەیماندانانی بەهێز بۆ سەرکەوتن ئازادی بە شێوەیەکی سەرکەوتوو گەیشتە ئەنجام. ئەنجومەنی گشتی کۆنگری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان 28 گوڵانی 2021.